سەختا یەکێتیمان گەیان دەڕاپەڕین ئێوە لە ڕۆژگاری تەختا یەکی تتانگایدۆتە ئەم دۆخی کە ئێستا بەداخێکی زۆرەوە ئەتوانم بڵێم هەزاران کادر و ئەندامی یەکێتی نیگەرانن زۆریش نیگەران. بەشێک لە خەباتکار و بەرپرسانی یەکێتی لە ئیدارەدانی سلێمانی و ناوچەکانی ژێردەسەڵاتی حەزبەکەیان نیگەران و پێیان وایە وەکو پێویست نەتواندراوە ئاسایش و سەقامگیری بۆ هاوڵاتیان دابین بکرێت. مەلا بەختیار دەڵێت ئێمە لە ڕۆژگاری سەختدا یەکێتیمان گەیاندە ڕاپەڕین، لە ڕۆژگاری تەختدا دۆخی یەکێتیان گەیاندووە تێرە و هەزاران کادر و ئەندامی یەکێتی زۆر لە دۆخەکانی گەرانن. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا سلێمانی و ئەو ناوچانەی یەکێتی تێدای باڵادەستا هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی کوشتن، ڕفاندن و دەستگیرکردن بوونەتەوە. ڕۆژی 16 تشرینی یەکەمی 2019 ڕۆژنامەنووسان ئامانج بابان و لانە محەممەد و منداڵەکان بە ناوی هەنۆ لە ناو ئۆتۆمبیلێک لە نزیک تەرمیناڵی سلێمانی لە ڕووداوێکی تەمومژاویدا بە کوژراوی دۆزرانەوە. دوای ماوەیەک دۆسیەکەیان لەلایەن دادگای سلێمانیەوە داخرا. ڕۆژی 26 نیسانی 2021 هێزێکی ئەمنی سەر بە ئاسایشی سلێمانی چوونە سەرماڵی ئارام سایەخان بەرپرسی پێشووی ڕاگەاند و پەیوەندیەکانی مەرزی پەروێزخان و خۆی و خێزانەکەی بە ناوی شەرمین عەلی ڕفاند. ڕۆژی 31 ئایاری 2021 ئاسایشی یەکێتی دکتۆرە باخان ئازادی ڕفاند و دوای 3 ڕۆژ لە زیندانیکردنی ئازادی کرد. دکتۆرە باخان ئەو کات ڕاگەاند بوو هۆکاری دەستگیرکردنەکەی بۆ ئاشکراکردنی ئەو گەندەڵگیانە گەڕێنرایەوە کە لە کەرتی تەندروستی هەڵەبجەدا هەیە. ڕۆژی 27 حوزەیرانی 2021 لە گەرمیان ئاسایشی یەکێتی 6 هاوڵاتی ناحیەی قۆڕەتووی دەستگیر کرد بە هۆکاریەوەی بەشداریان کردووە لە گردبوونەوەیەکی ناڕەزایەتی لە بەردەم کێڵگەیەکی نەوتدا دژ بە نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان. لە 25 تشرینی دووەمی 2021 لە ڕانیا مورادکانی کوردەیی و دوو لە پاسەوانەکانی لەلایەن هێزەمنیەکانی سربەیەکێتی نیشتیمانی کوردستان کوژران. بنەماڵەی کانی کوردەیی ڕایگەاند بوو دوای وەرگرتنەوەی تەرمەکەی و توێکاری پزیشکی دەرکەوتووە کە عەمید موراد فیشەک بەرقاچی کەوتووە و نەمردووە، بەڵام دوای قۆڵبەستکردنی بە برینداری بردویانە و دواتر لە ژێر ئاشکەنجەدانێکی زۆر گیانی لەدەستداوە. نیوەڕۆی ڕۆژی 7 تشرینی یەکەمی 2022 لە گەڕەشی سەربەستی شاری هەولێر 2 بۆمب بە ئۆتۆمبیلێکدا تاقیەوە و لە ئەنجامدا عەقید هاوکار عەبدوڵڵا ناسراو بە هاوکار جاف گیانی لێدەستدا. دوای ماوەیەکیش لە لێکۆڵینەوە حکوومەتی هەرێمی کوردستان دانپێدانانی ئەندامانی دژە تیرۆری یەکێتی بڵاو کردەوە کە دانیان بە تیرۆرکردنی هاوکار جافنا. هەروەها ڕۆژی 9 تشرینی یەکەمی 2022 هەریەک لە سەرتیب وەیسی و ئیبراهیم عەلی بۆ کارێکی ڕۆژنامەوانی لە هەولێرەوە بەرەو سەنتەری شاری سلێمانی بەڕێکەوتون. لەو ماوەیە تاوەکو نزیک کاتژمێر 6 ئێوارە لە پەیوەندیدا بوون لەگەڵیان و بڕیار بوو ئێوارە بگەڕێنەوە هەولێر.